ئیسلامی سیاسی لە تورکیادا سەرەتای سەرەڵدانی دەگەڕێتەوە بۆ هەفتاکانی سەدەی ڕابردوو کاتێک بۆ یەکەم جار نەجمەدین ئەربەکان ئەندازیار و کەسایەتی سیاسی تورکیا حیزبی سیستمی نیشتیمانی پێکێنا کە تەنها توانی 9 مانگ خۆی بگرێ و دواتر بە بڕیارێکی دادگای دەستوری تورکیا هەڵوەشێنرایەوە. بەڵام ئەربەکان لە ساڵی 1972دا حیزبی سەلامەی پێکێنا و بۆ یەکەم جار بەشداری لە هەڵبژاردننی پەرلەمانی وڵاتەکەیدا کرد و باوبەشی لەگەڵ پارتی گەلی کۆماریدا حکومەتیان پێکێنا. بەڵام کودەتا سەربازیەکەی ساڵی 1970 بە سەرۆکایەتی کەنعان ئیفریت سەرۆک ئەرکانی سوپای تورکیا کۆتایی بە حیزبی سیاسی هێنا و پەرلەمان و حکومەت هەڵوەشێنرایەوە. ئەربەکانیش لەگەڵ چەندین کەسایەتی ئیسلامی و چەپی دیکەدا دەستگیر کرا. جارێکی دیکە لە ساڵی 1983 سوپای تورکیا ڕێگەیدا حیزبی سیاسی لە وڵاتە دروست بکرێتەوە. ئەمجارە نەجمەدین ئەربەکان حیزبێکی دیکەی بە ناوی حیزبی ڕەفای دروست کرد و هەر لەو ساڵەدا بەشداری هەڵبژاردنەکانی تورکیای کرد، بەڵام تەنها لە سەدا 1.5 دەنگەکانی بەدەستێنا. حیزبەکەی ئەربەکان جارێکی دیکە لە هەڵبژاردنەکانی 1970 بەشداری هەڵبژاردننی کردەوە، هەرچەندە ڕێژەی دەنگەکانی زیادی کرد، بەڵام تەنها گەیشتە لە سەدا 7.16 دەنگەکان. لە ساڵی 1991دا توانی 41 کورسی لە کۆی 450 کورسی پەرلەمانی تورکیا بەدەست بێنێ و لەگەڵ پارتی کرێکارانی نەتەوەیی کە 18 کورسی بەدەستێنا بوو هاوپەیمانیان پێکێنا. حیزبی ڕەفا لە ساڵی 1994دا لە هەڵبژاردننی شارەوانەکاندا توانی سەرۆکایەتی چەندین شارەوانی بباتەوە کە گرنگترینیان شارەوانی ئەنکەرە و ئەستەمبوڵ بوو. ڕەجەب تەیب ئەردۆغانیش بووە سەرۆکی شارەوانی ئەستەمبوڵ، کارەوەش هۆکاری سەرەکی سەرکەوتنەکانی بوو لە دوای دامەزراندنی حیزبەکەی پارتی دادوگەشە پێدانەوە. دوای ئەو سەرکەوتنی کە هەڵبژاردننی شارەوانەکاندا بەدەستیەنا، حیزبی ڕەفا گەشەسەندێکی بەرچاوی بەخۆیەوە بینی و بە قورسایەکی زۆرەوە هاتە ناو گۆڕەپانی سیاسی تورکیاوە. لە هەڵبژاردنە پەرلەمانەکەی ساڵی 1995دا پارتی ڕەفا لە سەدا 21.38 دەنگەکانی بەدەستێنا و بۆ خاوەنی 158 کورسی لە کۆی 550 کورسی پەرلەمان. وەک براوەی یەکەمی هەڵبژاردنەکان، پارتی ڕەفا لەگەڵ پارتی ڕێگەی ڕاست کە تانسۆچی لەر سەرۆکایەتی دەکرد لە ساڵی 1996دا حکوومەتی پێکێنا و نەجمەدین ئەربەکان بووە سەرۆکوەزیران. ماوەی سەرۆکایەتی نەجمەدین ئەربەکان تەنها 1 ساڵی خاند و سوپای تورکیا بە بیانووی پێشێلکردنی دەستوری ئەلمانی وڵات حکومەتی هەڵوەشاندەوە و لە ساڵی 1998دا حیزبی ڕەفای قەدەغە کرد و بۆ ماوەی 5 ساڵ کاری سیاسی لە ئەربەکان قەدەغە کرا. لەو ساڵشدا ئەردۆغان بە بیانووی هاندانی ئاینی و وتنەوەی شعرێکی ئاینی تورکی بۆ ماوەی 10 ساڵ لە کاری سیاسی دوورخرایەوە. نەجمەدین ئەربەکان باڵۆشاندنەوەی پارتەکەی و قەدەغەکردنی کاری سیاسی لێی لە گۆڕەپانی سیاسی نەکشایەوە. لە ڕێگەی یەکێک لە یاریدەدەرەکانیەوە حیزبێکی دیکەی سیاسی دامەزراند بە ناوی حیزبی فەزیلە و لە هەڵبژاردنەکانی ساڵی 1999دا توانی بە بەدەستێنانی 111 کورسی ببێتەوە سێیەم گەورەترین پارتی تورکیا. بەڵام لە ساڵی 2001دا لەلایەن سوپاوە بە هەمان هۆکاری پێشوو حیزبەکە داخرا. ئەربەکان لەو ماوەی لە دەسەڵاتدا بوو دەیویست بۆ چوونەکانی لە سیاسەتی تورکیادا ڕەنگ بداتەوە و هەوڵی داوە هەژمونی دەسەڵاتی ئەلمانی لە ناوەندە گرنگەکانی حکوومەتدا کەم بکاتەوە و پەیوەندی تورکیا لەگەڵ وڵاتانی ئیسلامی بەرەو پێش بەرێت. دوای هەڵوەشاندنەوەی حیزبی فەزیلە ئەندامەکانی بوون بە دوو بەشەوە و پارتی سەعادەت و پارتی داد و گەشەپێدانیان پێکێنا. ڕەجەب تەیب ئەردۆغان و عەبدوڵڵا گول دامەزرێنەرانی پارتی داد و گەشەپێدان بوون. حیزبەکەی ئەردۆغان لە یەکەم تاقیکردنەوەیدا لە هەڵبژاردننی پەرلەمانی ساڵی 2002 با بەدەستێنانی ڕێژەی لە سەدا 34.28 دەنگەکان سەرکەوتنێکی گەورەی تۆمار کرد و لە کۆی 550 کورسی پەرلەمان بۆ خاوەنی 363 کورسی و بە تەنها حکوومەتی پێکێنا. لە سەرەتادا لە بەرەوەی ئەردۆغان بڕیاری قەدەغەکردنی کاری سیاسی لەسەر بوو، نەیتوانی ببێتە سەرۆکوەزیرانی تورکیا و لە جێگەی ئەو عەبدوڵڵا گول ئەو پۆستەی وەرگرت. بەڵام لە ساڵی 2003 دوای ئەوەی سزاکەی لەسەر لابرا، ئەردۆغان بووە سەرۆکوەزیران. لە 2002 تا ئێستا حیزبی داد و گەشەپێدانی تورکیا لە هەڵبژاردننی شارەوانەکان و پەرلەمان و هەڵبژاردننی سەرۆکایەتیشدا براوەی یەکەمە و بەتەنیا حکوومەت پێک دەهێنێت.